لە قاهیرە بووم بۆ بینینی سەرۆک عەبدولناسر. لە گەڕانەوەمدا سەردانی بەیروتم کرد. هەندێک لە هاوڕەکانم لە بەغداد پەیوەندیان پێوە کردم وتیان حکوومەتی عێراقی ئامادەکاریە کات بۆ جەنگێکی سەخت لە دژی کورد، بۆیە مەڕۆرەوە بۆ بەغداد. ئاشتیە بەکاربێنین، بیکەسبێنین بۆ ئەوەی لە کوردستانی ڕزگاردا مافی چارەی خۆنووسینی خۆمان بەدی بهێنین. بەڕێزان، سلاوی کۆمەڵانی پیاوێکی باش و خۆشەویست و بۆفا. پێشمەرەکان هەمان گوت ئەم پیاوەوە ئەزانێ گول لە ئەو نابڕێت. کەسی هەڵکەوتوو دروست ئەبێ لە ناو میلەتێکە، بەڵام شەرنی هەموو ساڵێک و هەموو ڕۆژی خۆمانیەک لە خڕی ناوزەنگەوە بڕات بگاتە ڕئیسی جمهوری عێراق ئەمە خۆی بە خۆی بین. سەرۆک تاڵەبانی، سوپاسی هاتنەکە دەکەم، سەرسامم بە ئازایەتی. هەلەبانی گوت هەلیبانی. ئێستا من باسی دەکەی بە قورئان گریانم. باوکی مامجەلال شێخ حسامەدین تاڵەبانی کە مامی منە لە ساڵی 1930ەوە چۆتە ئەو گوندی کەلکان کە لە بناری چای کۆسرێتەوە و ئێستا سەر بە ناحەی خدرانی قەزای دوکانە و دایکی مامجەلالی خواستووە کە ناوی خەدیجە حوسێن کوێخاغەسووڵە لە هۆزی مەمگوڕە هەر دانیشتووی ئەو گوندەی خۆمان بوون. لەو کاتەوە باوکی مامجەلال لە 1930 هەتاکو 1930 ئەم 6 ساڵە لەو گوندە ژیاون. خانوێکیان بۆ خۆیان دروست کردووە، خانوێکی ئاسایی. بۆیە مامجەلال لە 1933 لەو گوندە لەدایک بووە. ئەوە بناغەی ئەم خانوەیە کە لە ساڵی 1932 دروست کراوە و بەڕێز مامجەلال لەم خانووە لەدایک بووە. ئەم خانووە ئەم دەیە چەند جارێک سوتاوە. لە ساڵی 85 بە حملەیەکی تایبەتی ئەم دەیە سوتاوە. لە 88ش لەگەڵ هەموو خەڵکی کوردستان و هەموو دێهاتەکانی کوردستان ئەنفالیش دەستی ڕەشی ئەنفال گەیشتۆتە ئێرە و ئەم خانووە و هەموو خانووی دەیەکە و باخ و ئاو و هینمان بە جارێک خاپور کراوە. بۆیە شوێنەواری نەماوە تەنیا ئەو بناغانە نەبێت کە ئێستا ئێمە لەو شوێنە دانیشتوین و قسەی لەسەر ئەەکەین. دوای 4 ساڵ کە بڵێن لە دایکبوونی مامجەلال ئەو مامەمان کە ناوی شێخ عیزوڵڵا تاڵەبانی بووە، شێخی تەکیی تاڵەبانی کۆیە بووە، کۆچی دوایی کردووە بۆ ئەوەی یەکێک ببێتە جێگرەوەی ئەو مامەمان. بنەماڵەکە بڕیاری داوەکەوە شێخ حسامەدین کە بە تەمەن لە هەموو براکانی گەورەتر بووە ببێتە شێخی تەکیە. لە 1930ەوە تەمەنی مامجەلال 4 ساڵان بووە، باری کردووە و هاتوۆتەوە بۆ کۆیە، بۆ خانووە قەدیمەکەی باپیرەمان کە لە ناو کۆیەیە. کۆیە شارێکی زیندوی کوردستانە، بە مەفهومی شار کۆیە شار بووە. هەموو ئەو پێویستیانەی کە لە شارێکا پێویستە وەک سلەیمانی کە شار بووە یان کەرکووک، کۆیش بە هەمان شێوە شارێکی زیندوو بووە. بۆیە مامجەلال تەسیراتی کۆمەڵی خەڵکی لەسەر بووە. یەکێک لەوانە شێخ عەبدوڵڵا تاڵەبانی کە ناسراوە بە مەحامی کاکە سوور کە لە خۆی گەورەتر بووە، ئامۆزای باوکی بووە. ئەمە هەر لە سەرەتاوە خەریکی کوردایەتی و بیری کوردایەتی و ئەمانەی لە مێشکی مامجەلال چەقاندووە. دوای ئەو کە چۆتە مەکتەب، مامۆستا کوردپەروەرەکانی وەکو مامۆستا محەممەد ئەمین مەعروف خوا لێیان خۆش بێ، مامۆستا مەجید ئەفەندی جەلیزادە و هەموو ئەو مامۆستایانەی ئەو سەردەمە کە ئەمانە بەڕاستی هەم مامۆستا بوون، هەم مڕەبی بوون، هەم ڕێبەری کوردایەتی بوون لە سەردەمی خۆیان. کاری تەواویان لەسەر جەنابی مامجەلال داناوە بۆ ئەوەی زوو لە مەسەلەی کوردایەتی و لە مەسەلەی خەباتی سیاسی تێبگات. دەرکەوتنی مامجەلال لە ساڵانی 46 و ئەوانە زیاتر کە پارتی دامەزرا مەکتەبەی حاجی قادری کۆی کرایەوە. ئێمە چەند کەسێک بووین قوتابی هەمومان دەچوین بۆ مەکتەبە. مامجەلیشێک بوو لەوانە بوو کە دەهات بۆ ئەوێ دەچوین دادنیشتی مامجەل داهات بۆ هەر لەو ساوە دەرکەوت، یعنی زیرەکی و وریایی مامجەل دەرکەوت.
تەنانەت لە پۆلیشەوە بە تایبەتی کە مامۆستا کەریم دەهات مامۆستا کەریم ئەحمەد باعتیباری وەیە و تەحڕور بوو لە پۆلیش هەدەبوو بە مجادلە لەگەڵ مامۆستا کەریمە قوتابیەکان کۆمەڵێک لە ئەنگری مام جەلال بوو مام جەلال قیادەی مجادلەکەی هینەکرد گفتوگۆکە هەندێک قوتابی کەش تەبان ئەوانەی تریان کە تەحڕور بوون پشتگیری کە مامۆستا کەریمیان دەکرد لە پۆلیش هەدەبوو بە مجادلە لەگەڵ مامۆستا کەریمە تا بیرمە جارێکیان لەسەر حەقی تەقریری مەسیر بوو بە مجادلە لین دەڵێ مافی هەموو گەلێکە هەوڵی بۆ بدا ئەگەر لە 1000 جارێک سەرکەوێ مام جەلال وای دەگوت مامۆستا کەریم گوتی دەڵێ لەبەر ئەوەی لە هەگەر 1000 جارێک سەر دەکەوێ لەبەر ئەوە نابێ هەوڵی بۆ بدە وڵا ینی دەرسەکە تەواو بوو نەگەیشتنە ئەنجام هەردووکیان چون بۆ لای مامۆستایەک مامۆستایەکی عەرەبیمان هەبوو شوێعیش بوو ناوی عەبدولکەریم شاکر بوو چون بۆ لای مامۆستا عەبدولکەریم شاکر هینەکەیان پێگوت قسەکەی مام جەلال ڕاست بوو قسەکەی مامۆستا کەریم نەبوو مام جەلال ئینسانی زۆر زیرەکە بەڕاستی دیارە بە زگماک بازە کەس ئەنجام منیش یەکێک لەو هۆیانەی کە باوەڕت هەبێ هەر لە مناڵیەوە بوویمە ئێستاش هەروام یەکێک لەو هۆیانەی کە مام جەلالم خۆشویست هەر ئەوە نەبووە کە سیاسێکی باش بوو هەستم کرد کابرایکی زیرەکە یا مناڵێکی زیرەکە ئەو وەختە چایخانەی هاوینە هەبوو دادەنیشتین هەموو باخوشتیوا بوو زۆر خۆش بوو مام جەلال قیادەی مجادلەی دەکرد لەگەڵ ئەوانەی کە لەگەڵ بین شوێیەکانە لەگەڵ ئێمە بوو مام جەلال لەبەر زیرەکی خۆی هەڵبژێردا بە ئەندامی لەژێ ناوچەی کوێ کەچی بە تەمان زۆر لە هەمویان بچووکتر بوو کەچی بوو بە ئەندامی لەژێ ناوچەی کوێ مام جەلال پارتی بوو من کۆمۆنیست بووم پاشەوەی کە نەورۆز کرا ساڵی 38 لێرە کۆمۆنیستەکان کردیان منیش گۆرانی بێژی سەرەکی بووم لەو ئاهەنگانە ئێمە یەکتریمان نەدیوە یەکتریشمان نەئەناسی وتی کە سێرم کردۆ بە مناڵی خۆت و ئەو گۆرانی خۆشانە ئەڵێیت و ئەو سرودە جوانانەی نەورۆز ئەڵێیت و بەغیلیم پێدەبرد ئەموو دووریا منیش دەنگم خۆش بە بۆ ئەو کوڕە وتم وڵاهی مام جەلال لە پاشانش کە تۆ خودت بەو شتە دەدا خەویش قسەی کرد مام جەلال کە قسە دەکرد و منیش وتم ئەو کوڕە مناڵە چەند زیرەکە خۆزگا منیش سیاستم وەکو ئەو بزانیایە ئەوە شیود مام جەلال وتی حەزمە کرد تۆ شوێعی نەبوویت پارتی بووای لەگەڵ ئێمە مام جەلال ناوی نهێنیەکەی ئاگر بوو مام جەلال چست و چالاک بوو لە حیزب هەر لە ئەوڕەوە پارتی بوو زۆر چست بوو زۆر چالاک بوو کە دەهات بۆ هەولێر ئێتر براکانی منیش هەندێکیان بوو بە پارتی ئەمەش هەندێکمان شوعی بووی پێیان گوتۆ مام جەلال هەر لە مناڵیەوە لە گەنجیەوە وا بووە قسەی دایمە تێکەڵ هەموو شتێک وە هەموو مۆزوعێک باسی کردووە و قسەی گەورەی کردووە کە بە پیلانە چوو قسەی گەورەکانە چوو لەبەرەوە ناویان ناوە مام جەلال زۆر سیر بوو ینی ئەو پیاو نەترسە یەکێتی قوتابیان دامەزرا بوو یەکێتی لاوانیش دامەزرا بوو کەچی نەشتەی حیزبی نەشتەی ئەو دوو ڕێکخراوەی جیرفانە بوو کە توش یەک دەبووین دەیدامێ و لێم وەردەگرت توت بنە خوێندەوە مام جەلال لەگەڵ مادانیشت ساڵی 52 یان 53 وتی ئێمە بەتەماین ڕێکخراوە کوردیەکان یەکێتی نووسەرانی کورد یەکێتی نووسەرانی ژنانی کورد یەکێتی لاوانی کورد ئەمانە لە هینی حیزبی شوێ عێراقی جیا بکەینەوە سەر بە خۆی خۆمان هەبێ هێشتا کاک برایم لە سەرتاوە برای مەحمەد لەو لیستەی ناوی وەکانی یەکەمە تیا نەبوو لە سەرکردەی پارتیا پیانتو بوو بێتە پارتیەوە ئەو توی من ئەندامی ژێکافم مەلا مستەفا بەڕەحمەت بێت هەموو جارێک گوتوێتی مام جەلال کەسایەتیەکە ناتوانێت دەستبەرداری بی بووە هەموو شوێنێک پێویستە ئەتوانێت خەڵک کۆکاتەوە ئەتوانێت جەماوەر تابیە بکە ئەتوانێت پێشمەرگە سەرپەرشتی بکە وە کۆمەڵێک سیفات لەو پیاوە هەیە کە من ئەزانم چۆنە بۆیە من بە هیچ شێوەیەک نامەوێت دەستبەرداری ئەم پیاوە بم و ئەو کاتە نزیکترین کەسی
بارزانی جەنابی مام جەلال بوو تاکو ساڵی 64 بۆ پاراستنی شۆرشەکەمان سیاسەتی ئێمە سیاسەتی دژایەتیکردنی شەریف و ڕاگوزەیە. ئەو کاتە مامزار هەوڵێدا کام ناکۆچیان نەبیتن. لەگەڵ جەنابی مام جەلال بوو ئاگاداری ورد و دروستی ڕووداوەکانی ئەو سەردەمە بوو. دوو جاری و تۆ ئێمە هەڵەمان کرد. ئەو مفاوەزاتەی سەرۆک بارزانی لەگەڵ حکومەت دەستی پێ کرد و ناڕازی بوونی هەندێک ئەندامانی مەکتەبی سیاسی لەو مفاوەزە لەو دانوستانە ئیتر ئەوەی دەکەوتەوە کە لێکەوتەوە تا ئێستاژمە بەسێوەدا ناڵێن ئێستا شەر ئاسەواری هەرماوە. لە هەموو سەرکردەکانی ئەو کاتە زیاتر مام جەلال حەزی لەو دووبەرێکێ نەبوو وە زۆر خۆی دوورگرت وە زۆر حەزی دەکرد ئەم شتە نەگاتە ئاستی تەقینەوە و ئەگەر بشتەقێتەوە ئەوان باڵی مەکتەبی سیاسی تەنیا ئیشی سیاسی بکەن ئیشی عسکەری نەکەن بۆی براکوژی دروست نەبێت. خۆی یەشێک لەو ئەندامانەی مەکتەبی سیاسی خۆی و خوارە خۆشوی نوری شاوێز کە لەگەڵ بارزانی لەگەڵ وەفدەکانی حکوومەت دانیشتن و خۆیان ئامادە بوون لەوەی کە ڕێککەوتنی 1960 لەگەڵ حکومەتی عەبدولسەلامی ئیمزا کرا. کە من دێم پرسیوتم تۆ ئێمە چی ئەەکەین و جەنابەت دڕی چییە لەسەر ئەمە؟ وتی من زۆرم پێ ناخۆشە بەڵام من پیاوێکی حیزبیم مادام ئەکسەریەتی حیزب بڕیاری داوە مەکتەبی سیاسی بڕیاری داوە من بەولایە ئەڕۆم. گیان نەبوو نایەوە مەسەلە ئەگەر خەت بێ و دروشم بێ ئەوان دەسەڵاتێکی زۆریان هەبوو لەناو پارتیە کەواتە بوو بمانایەوە و ڕازیش بوو نایە بە سەرکردایەتی بەرزانی. ئەو دوو جاری وتووە دوو جار من خۆم جۆم لێ بووە و توێتی کێشتان بوو کە ئێمە هەڵەمان کرد جابووینەوە. بەناوی مامزال نەبوو ینی زیاتر کاگبرایم مەسەلەکە بوو بەڵام مامزال بەناوی مامزال شکایەوە بەناوی جەلالی و مەلاییەوە. ئەو دواییەش بۆ نزیک بوونەوە ڕۆی سەرەکیە بوو. بەهۆی ئەو تەشەنەکردانەی پەیوەستن بە یاخیبوونی بەکرێگیراوان لە باکووری نیشتیمان مەسەلەکان گەیشتنە دۆخێکی مەترسیدار. دوای نوسکەوەی شۆڕشی ئەیلول خەڵک زۆر بێهیوا بوو. کوردستان لە وەزعێکا بوو بەڕاستی تاریکی باڵی کێشا بوو بەسەر هەموو کوردستان. بەڵام مام جەلال لەو پیاوانەیە کە قەت بێهیوا نابێ و قەت نەبەزی نازانێ و قەت چۆکدا نادا بەرامبەر بە دوشمن. خودی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان پێشینەیەکی هەبوو و من ئەو پێشینەیە چاودێریمە کرد. هەر لە ساڵی 75ەوە کە ئەو کۆمەڵە گەنجەی گرتە خۆی و تەشجیعی کردن کە کۆمەڵی مارکسی لێنینی کوردستانیان دروست کرد. هەوڵێدا لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئەوسا سەرکردایەتی شۆڕش بوون کە کۆتایی بە شۆڕش نهێنن و ئیدامەی شۆڕش و ئەسالیبی شۆڕش بگۆڕن و وا بکەن و وا بکەن و هەوڵێکی زۆری لەگەڵ خاڵێک خۆش بوو مەلا مستەفای بارزانیدا. لە کاتی 75 کە ویستی حرەکەی کوردی بژێنێتەوە و دەست پێ بکاتەوە
زانی ئەو ئەرکە بە کۆمەڵەیەکی گەنج بە تەنیا ناکرێ بۆیە پێویستە شتێکی فراوانتر دروستکە کە ناوی نایەکێتی نیشتمانی کوردستان لە چاخانەیە کۆبووینەوە بە ناوی توڵێ توڵە ئەو کەسانی کە کارەکەمان دەست پێ کرد بریتی بوون لە کاک دکتۆر فوئاد کاک عادل مراد کاک عەبدوڕەزاق میرزا و بەندەی مخلستان سیاغەی مەبادئی یەکێتی نیشتمانی کوردستان سیاغەی قوارەی تەنزیمی یەکێتی نیشتمانی کوردستان استراتیجیەتی یەکێتی هەدەفی داگیرسانەوەی شۆڕشی مسەلح هەموو مام جەلال بوو کە ئەمە جێگەی هەموو بیر و باوەڕەکانی تیا ئەبووە کۆمەڵەی مارکسی کە چە بوو شۆڕژگێران خەتی گشتی کە خۆی سەرپەرشتی ئەکرد و هەموو ئەو کەسایەتیانەی کە لە کوردستان ئامادە بوون خەبات دەست پێ بکەنەوە چ ڕئیس عەشیرەتەکان چ پیاوە ئاینیەکان کارێکی وای کرد کە شتێکی وا دروست بێ کە هەموو خەڵکی کوردستان بەیەکەوە جارێکیکە دەست بکەنەوە بە خەبات و ئەوە بوو شۆڕشی نوێی گەلەکەمان هەڵگیرسا بە ڕاپەدایەتی مام جەلال من چوون بۆ ئەوروپا پێشتر پەیوەندیم هەبوو لەگەڵ کاک نەشیروان مستەفا ئەو مدەتە ناوبەناو نامەمان بۆ یەکتر دەنووسی ئاگاداری کاک نەشیروانم کرد کاک نەشیروان فکرەکەی پێ باش بوو هەروەها نامەم نووسی بۆ کاک کەمال و خۆشم چووم لە بەرلین کۆبووینەوە پاشەوەی کە کۆبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کورد هەبوو لەوێ لەو کۆبوونەوەیە بەرتانیمان کرد و لە هەمان کاتدا کۆبوونەوەمان کرد و هەواڵان کاک نەشیروان مستەفا و کاک دکتۆر کەمال فوئاد و کاک دکتۆر عومەر شێخموس بوون بە ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتمانی کوردستان بەو جۆرە بوون بە حەوت لە کۆبوونەوەکە هەندێک گۆڕکاری لەسەر بەیانی دامەزرێنەر کرا و ئیشەکانمان دابەش کرد و کاک نەوشیروان مستەفا ئامادەی خۆی نیشاندا کە بگەڕێتەوە بۆ کوردستان و ئەوە جار بێتە سووریا و لە پاش ئەم بچێتەوە بۆ کوردستان بۆ ئیشکردن چونکە ئێمە بڕیارماندا بوو پاش ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان شۆڕش هەڵگیرسێنینەوە وقناعەتی بە هەموو لایەکی کرد کە لە یەکی شەشە بە مناسبەتی مروری یەک ساڵ بەسەر دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان شۆڕشی نوێی گەلەکەمان ئێعلانکەین وەکو پێشتر دامان نابوو ئەو هێزە گەورەی کە لەوێ هەمووی بەیەکەوە نەبێ بیکەنەوە بە سێ قۆڵ بە سێ تاقمی 150 کەسێکی 150 کەس بە یاسەکەین ئێمەش دەوردە لە شام خەڵکمان کۆ کردەوە حکوومەتی سووری ڕێی داین کە معسکرێک دروستکەین بۆ تەدریب بە پێشمەرگە و خۆ سازدان بۆ شۆڕشی نوێ تەنیا موەسسی یەکێتی نیشتمانی کوردستان مام جەلال بوو ئێمە یارمەتیماندا ئەگەر ئەو نەبووایە یەکێتی دروست نابوو ئەو یەکێتی ئەوڕۆ دەیبینێت سەدان هەزار کەس لە یادەکەیدا شادی و خۆشی دەردەبڕێت و ئەو هێزە گەورەی هەیە کە لە عێراق و لە کوردستان دەوری دیاری هەیە ئەم یەکێتیە بەم شێوەیە دەستی پێکرد مام جەلال هەموو نەخشەکانی هێرش بۆ سەر حکوومەتی عێراق خۆی دایەنە ینی خۆی لەگەڵ ئامرتیف و ئامر مەفرەزە و ئامر کرد و هەمووی کۆبەوە مەسەلا هجوومێک بکرێت مەعسکرێ بگرن هەمووی خۆی دایەنە ینی دیار بوو مەسەلا ئەکرا بە قیادەی فڵان تیپ و فڵان نازانم مەکتەبی عسکەری و ئەم شتانە ئەمە هەمووی شتی عەلامی بوو مام جەلال خۆی نەخشەی دانا بەبێ مام جەلال مەگەر ڕەبایەکی بچکۆلە گیرا بێ ئینە خۆی ئاگای لێ نەبووی شتێک نەکراوە ئەم سیفەتەی ئەو پیاوە نە تێک ئەچێ نە لە شەڕا مشەوەش ئەبێ
وەنە هیچ کاریەک لەژێر هیچ کاریگەریەکان نمبینیوە ئەم پیاوە هین بێت و زۆر جار بینیمە لە سنگەرە کە هاتوینەتەوە دوای شەڕ ئەمانە یەکسەر دەستی کردووە بە خوێندنەوە خۆی مەوجا کاتی خۆی ئەفسەر بووە چ لە جێشی عراقی کاتی خۆی زابت بووە لە پەنجاکان دوایەوە لە لەگەڵ فەلەستینەکانە عینیشت دەوێت ماوەیەکی زۆر لەگەڵ فەلەستینەکان بووە لەگەڵ یاسا عەرەفات و لەگەڵ بەتایبەتی جۆرج حەبەش و نایب حەواتمە و ئەوانە یارمەتی داون لە فەلەستین ئەوە بوو ئەوان یارمەتی چەکیان داینێ بۆ ئێمە ئەنی ئەوانە ماجار خۆی بۆ خۆی لە بواری سەربازیە شارەزایەکی باشیە بوو و لەسەر نەخشە لەسەر قسەکردن خۆشی چاودێری زۆربەی شەڕەکانیشیە کرد. ئێمەوە مانەزانی زۆر زار پێشمەرەکان ئەمانگوت ئەم پیاوەوە ئەزانێ گول لە ئەو نابڕێ یعنی کە تنگانە بوو بە ئێمەی وتووە بڵاو بن خۆتان بشاردنەوە خۆتان لە تیارە هین بکەن بەڵام بۆ خۆی ئیشرافی کردووە وەساوە گوتمانە باشە ئەم پیاوە بۆچی خۆی یعنی خۆ گول لە ئەو مام جەلال ناناسیە دەی بگەڕێتەوە لەسەر کوردستانی بوون کەس ناتوانێت مزایە لەسەر کوردی عێراق بکات شوێن نیە لە کوردستانەکان خۆیمان تێدا نەڕێژ بێت حیزب نیە لە کاتی پێویستە یارمەتیمان نەدارێت دەورێکی گرنگی هەبوو مامجار لە بەری کوردستانی ئەلبەتە پێش بەری کوردستانی ئاشبوونەوە هەبوو ئاشبوونەوەکان لە سەرەتا لەگەڵ ئێمە دەستی پێکرد لە حیزبی سۆسیالیست دەستی پێکرد لێرە لە منتیقەوە دوایی بوو بەهی هەموو مەکتەبی سیاسی و ئەوانە پاشان ئێمە کەوتینە بینیان لە بینی برادرانی حزبی شوعی کاک مەلا ئەحمەدی خێڵانیمان نارد لەگەڵ خاڵە حاجی بۆ لای مامجەرا بۆ یەخسەمەر ئەو کاتە لێوە بوو ئەوشمان ئاشکردنەوە دوای برادرانی پاسۆ کاک ئازاد مستەفا ئەوانمان لەگەڵ من بڕخەیەکمدا مامجاراتمانی ئاش بنەوە لەگەڵ ئەوانش ئاش بنەوە پاشان من ڕۆیشتم بۆ ڕاژان لەوێ کاگی دیسی ڕەحمەتیم بینی برادرانم هەموو بینی جارێکیش کاک مەسعودم بینی مەوزوعی مامجەلال و یەکێتیم لەگەڵ باسکردن کە یانوێ ئاشتی بکەن دوای کۆمەڵێک گۆڕینەوەی بیر و ئەنجا جیازێکی مامجەلال جیازێکی ڕاکاڵی نار بۆ مەکتەبی سیاسی پارتی و لێوە پەیوەندی جیازیان دەست پێ کرد و وردە ئەمانە وای کرد علاقاتەکان وردە باش بوون تا ئەو کاتەی وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان کاک فازڵ میرانی و کاک فەڕەنسۆ حەریری بوو وابزانم یەکێکی تیشیان لەگەڵ بوو ئەوە وەفدێک چوونە یەخسەمەر ئەمانە هەنگاوی یەکەم بوون پێش ئەوەش تەبەن مامجەلال و کاک ئیدریس لە تاران ڕێکەوتنێکیان ئیمزا کرد ئەو ڕێکەوتنە بوو بە ئاساسێک بۆ بەرەی کوردستانی پاشان وەفدەکەی یەکێتی نیشتمانی چوونە ڕاژان لەگەڵ برادرانی ئێمەدا لەوێ ئەو ڕۆژە کۆبوونەوە کە کۆبوونەوە لە کۆبوونەوەکە تا ئێمە پێشتر کاقات جەباریمان نارد ئاگادای جەنابی کاک مەسعود بکاکەوە جەنابی کاک نەشیوان و مەجموعەیەک وەفدی یەکێتی نیشتمانی یانێ سەردانیان بکەن بۆ تەعزیە دوای وتمان باشە ناردنی بۆ چییە خۆ ئێمە بۆ ماڵی کوردەچین بەوانمان قەنەعات پێ کرد هەمویان لەگەڵمان یەکسەر چوین بۆ ڕاژان دوایەوەی کە کۆبوونەوەکە بوو کاک ڕەسوڵ داوای کەوتی ئێمە جێتان دیاڵین خۆتان قسە بکەن وەفدەکەی هەردوو لا کۆبوونەوە دوایی بە پێکەین و هەردوو لە هاتنە دەرەوە ڕێکەوتن لەسەر مەوزوعەکان و لەسەر بەرەی کوردستانی و ئەو کاتە پارتی و سۆسیالیست و یەکێتی ئیمزایان کرد جێگەیشان هێشتەوە بۆ برادرانی حزبی شوعی برقەیەکیاندایە ئەو کاتە ئەبوو حکمت بێت ئەویش ئیمزای بکە ئەو ڕۆڵی لە دروستبوونی بەرەی کوردستانیا گەورە بوو من لە کۆبوونەوەی یەکەمی بەراتیانە بووم بڵێم وەک نوێنەری حیزبێکینێک بەڵام هەموو لەگەڵ بەرەی کوردستانی بووین جا ئەو بەرەی کوردستانیە بوو بەهۆی ئەوەی کە کورد لێرە ئەو ئۆتۆنۆمیی کە هەیە ئەو حکوومەتی هەرێمە ئەو پەرلەمانە ئەوانە دروست بکە بەرەی کوردستانی ئەمجارات دەورێکی گرنگ و واتە بەرەی کوردستانی بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان نەئەکرا بەتەنها ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن ئێمەش ئەگەینە لاتەن عێراق ئیمڕۆ لە وەزعێکدایە کە ڕەنگە حکوومەتی عێراق بڕوخێ ڕەنگە حکوومەتی عێراق بشکێ لەو شەڕەدا ڕەنگە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک لە چەندین لای عێراقەوە دەست پێ بکە لەو کاتەدا ئێمە پێمان وایە کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق دەتوانن کوردستانی خۆیان ڕزگار بکەن و دەتوانن مافی چارەنووسی خۆیان بەکاربێنن ئەوەی کە شۆرشی نوێی گەلی گیان لە کۆتایی و کوردستان توانی ڕاپەڕینێکی سەرتاسەری بکەوە هەموو هێزەکانی کوردستان لە بەرەی کوردستانی بێکەوە کۆبنەوە
یەکێتی و پارتی و شوێعی و سۆشیالیست و هەموو لایەنەکان ئەوە دەوری فکری مام جەلال هەڵوێستی مام جەلال بەڕاستی دەورێکی کاریگەر بووە. ئەمبەری کوردستانی کەوتە چالاکی کە خۆمان ئامادە بکەین بۆ هەر گۆڕانکاریەک. ئەو کە کۆبوونێکی بەرەی کوردستانی کرا لە کۆبوونەکە بڕیاردا جەنابی مام جەلال بچێتە دەرەوەی وڵات قیادەی بەرەی کوردستانی لە دەرەوەی وڵات بکە، جەنابی کاک مەسعود قیادەی بەرەی کوردستانی لە ناوە بکە بۆ ڕاپەڕین. ومن متأكدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بەعام ئەگۆڕێ، یعنی وەزعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی یا دژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بی ناچار ئەبی بیر لە وەزعی. یعنی ئەو شەرێک نییە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەتی عێراقدا بەتەنیا. هەر شەری یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەتی عێراق نییە، هەر شەری هێزە سیاسەکانی تر و حکوومەتی عێراق نییە، بەڵکو شەری لە ناوبردن یا پاراستنی کورد و کوردستانی. ئەنی لەسەر ئەوە ڕێکەوتن مام جەلال چووە دەرەوە، کاک مەسعود لە کوردستان مایەوە، ئەوە بوو بەرەی کوردستانی بەرنامەیەکی مشتەرێکیان دانا لە بینی ئەو حیزبانەی بەرەی کوردستانی بۆ قیادەی ڕاپەڕین. پێم جەلالی مام جەلال 29 یا 28 بوو لە ڕێگەی سووریاوە لە خاپوورەوە گەڕایەوە کوردستان و تا ئەو گەڕایە کوردستانەوە بوو شەڕی کەرکووک دەستی پێکردەوە ئەوانە واتە جەلالی مام جەلال دەورێکی گرنگی هەبوو هەم لە دەرەوە و هەم لە ناوەش. ڕاپەڕینەکە هەم کۆچە زۆرم لێیە بە کۆمەڵەکەش ئەو ڕاستیەی بە دنیا سەلمان کە گەلی کورد ئیتر دیکتاتۆریەتی بەعسای ناوێت و ناوێت. کوشتتان لێبێت وا کوردستانێکی نوێ بڕێوەیە داهێنانی دیموکراسی و مافی مرۆڤ بە هیچ هێزێک لەشکاندن نایەت. ئەویش نمونەی ئەو ڕاپەڕینەی شاری دێرین و خۆشەویستی کوردستان شاری هەولێری کارەمانە کە گەلی کورد و نەتەوەی کورد هەر زیندوو دەبێنێتەوە نەسرەوتن تا سەرکەوتن کوردستانیان نەمان. دوو بوو بەهۆی ئەوەی کە بەڕاستی یەکەم انتخابات بکرێ. بە پێ حکمی برگەیەک لە مادە 56 یاسای ژمارەیەکی ساڵی 1990 پێش ڕاپەڕینیش هەوڵێکی ئەدا ئەنجومەن دروستکەن لە گوندەکانە. خۆی دروستکردنی ئەنجومان ینی فکرەکە خۆی بۆ ئەوەیە کە تۆ مەسەلا لە باتیەوەی یەک کەس مەسئولی دێ بۆ هەوسا کە بیخێتە سەر ئەنجومەنێ مانای ئەمە تۆ شورایەکە دروست کرد. ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوی یەکەمە بۆ ئیدارە و بۆ بەڕێوەبردن. ئەو داوای لێکردن پشمان لیستەکانەوە چوو بە ناو پەرلەمانەوە. ئەو کاتە هەموو ڕۆژ زۆربەی ڕۆژ فراکسیۆنەکەی کۆ کردەوە لە ماڵی خۆیان قسەی بۆ کردین. هەرچەند سۆرێکی فراکسیۆن ڕەحمەتی دکتۆر کەمال فواد بوو، بەڵام ئەو ئیدارەی فراکسیۆنەکەیە کرد، خۆی بڵێن ئەندامی نەبوو پەرلەمان، بەڵام خۆی ئیدارەیە کرد ئەشاتە پەرلەمان. ئەویش و کاک مەسعودیش وتاریان هەبوو زۆر جار. بەناوی خوای گەورە و میهرەبانی دەنگ بە خوای مەزنە خۆم بە دەوڵەتەوە پارێزگاری یەکێتی دەل و خاکی کوردستانی عێراق بکەم و هێرێمی کوردستانی عێراق ئاڵایەکی دەبێت. مام جەلال کۆمەڵە کەسی هێناکردنی بۆ وەزیر، هەر کەسانی ڕۆشنبیر و خوێندەوار و خەڵکی مەدەنی بوون لە کوردستان. کۆمەڵی خەڵکی دانا مەسەلا ئەیویست نەقلی کاری شۆڕژگێڕی بۆ کاری مەدەنی و ئیداری بکات. ڕەنگە مەسەلا زۆر کەس پێی خۆش نەبوو هێزی عێراقی کشایەوە، چونکە خەڵگواتە سەوریەکە دیتر ئێمە ئیدارەی وڵاتمان پێ ناکرێ. وەڵام مام جەلال بە پێچەوانەوە پێی خۆش بوو عێراق بکشێتەوە و هەوڵی شێدا کە چەندێک عێراق زوو بکشێتەوە ئێمە زوو ئیداراتی خۆمان دابنین. شەڕ بوو لە پشتی باوزێ لەم دیوە لەگەڵ جێشی عێراقی شەرمان بوو، لەم دیو لەگەڵ جێشی ئێرانی. کاک عەزیز محەممەد کە پیاوێکی محتەرەم و بە ئەدەب و قسە خۆشە هات بۆلام گوتی ڕاوەستا بووم لە توژەڵێ بوون، گوتی مام جەلال بە فیشێکی قاچاق شەڕی دوو حکومەت دەکرێ
من طبعا مقصدي هو بلي لا تشراقره لقال لا فيغورا او ناكل او دوا مانيش كاك محمد خوشناو ملك الله صاحب منيش قلت لك عزيز او كاك محمد خوشناو سكتين من قلت باشا من خوشناو كم واي ليها تبيه جيش بيت او درجه شرد حكومه ما بيناكله لم نزق بو بس قلت ماما بتمام من او شرمك يدورني دانیشتن لەگەڵ یا زۆر خۆشە هەمیشە دەم بە پێکەنین و ڕووخۆش و قسە خۆشە هەمیشە کە قسەکە یەک دوو نکتەی خاتە ناو وە دڵی کەسیش نایەشێنێ بەڕاستی کە دادنیشی تەنها لە سیاسەتە هەندێک جار کە بێ مناقەشەی سیاسی تووڕە ئەبێ بەشتی ناحەق تووڕە ئەبێت بەڵام لەبەر ئەوەی دڵی پاک بووە و لەبەر ئەوەی کە هەستێک دەبێت ئەمە لە جێ خۆی نەبوو ئەو تووڕەیە زوو دڵپاکی خۆی پێشانداوە بەرامبەرەکەی ئاش کردوێتەوە و زۆر جاری اعتیزاریشی کردووە بەڵام مامجلال ئەجینە مامجلال وەکو شخصێکی ئاسایی زۆر ئینسانێکی خۆش و فعلا ئینسانێکی زۆر ئینسانی و زۆر بۆ وەفایە بۆ برادەر و ڕەفیقە کۆنەکانی خۆی پیاوێک بووە زۆر حەزی لە خواردن بووە ینی زۆر جار لە ناو بنەماڵەکە سیرمان کردووە پیاوێکە بەدەست ئەخوا حەزی لە خواردنە حەزی لە جۆری خواردنی باشە ئەمە وەکو سیفەتێک کە لە مامجلال زۆر ڕەنجی داوەتەوە چونکە زۆر چالاکە زۆر ئیشەکە زۆر ئەکتیڤە زۆر ئەجوڵێ چ لە ڕووی فکرەوە و چ لە ڕووی جەسەییشەوە پیاوێکی حەروک و هەر شوێنێک بێ پیاسەکە ئەجوڵێت لایەنە ئەدەبێکەشی زۆر تاغیە بەڵام بڵێم چی سیاسەتەکە لایەنە ئەدەبێکەی شاد بێتەوە زهد بالشريد رؤوس الجبال وتاه الثرى بالدماء الغوالي ودقت مسامير خجل عطاشا بكف المسيح فطارت رشاشا بقايا دم للعصور التوالي تخضب بالمجد هام الرجال هەمیشە شتی خوێنێتەوە و شتی هەمەڕێنیشی خوێنێتەوە بۆیە ئەو توانای سەرکردایەتی و توانای قسەکردن و توانای دانوستانەی هەبوو مامجلال بەڕاستی زۆر زیرەک بوو وە کتێبی زۆر حەزی لە کتێب خوێندنەوە بوو کتێبی مێژووی سیاسی بیرەوەری وابزانم پیاوانی گەورەی سیاست کارانی گەورەی جیهانی زۆری ماوچی تۆنگ و چێرچل و ئەمانەی ستالین و ئەمانەی هەمووی خوندێتەوە حەزی لە خوێندنەوە حەزی لە نووسینیش دەکرد بەڵام زیاتر خوێندنەوە كركوك بشكي كردستانية دلي كردستانية قدسي كردستانية بي كركوك هيج مشكلة حل نابا مامجلال لە وتارەکە باسی کەرکوو دەکات دەڵێ هەتا یەک کوردی بە شەرەف مابێ كردك بابي كركوك شاري كردستانا جا دەڵێ هەر کەرکووک نا خانەقین و مەندەلی بڕۆ بەرەو خوار وا دەڵێ بڕۆ بەرەو خوار بە جە و جەسان عدد الذين صوتوا للقائمة رقم 1 227 وجميل شعبنا الذي انتخبكم بحرية تامة في أول انتخابات عامة تجري في عراقنا العزيز بحرية یاوەژەی کە بوو بەسەر کۆمار 6/4/2005 لە مێشی من ڕۆژێکە زێڕین قەت لەبیرم دەرناچێەوە ئەو ڕۆژە بە ڕۆژی سەرکەوتنی گەری کورد و خەڵکی کوردستان ئەزانم مامجلال دەورێکی باشی بینی کە سەرۆکی کۆماری عێراق بوو و هەرچەندە زیاتر سەرۆک کۆمارەتەکەی وەکو زیاتر عەشایری دەکرد بەڵام بەڕاستی تاسیرێکی زۆری هەبوو لەسەر کۆمەلگای عێراقیە بە شێوەی گشتی
وەزاکەی ڕاگرتووە. باللغة الكردية في جمل قصيرة برزان سلاوي كوملاني خلشي كردستاني شوك بشك لقلي لەناو هەموو کۆبوونەوەکانی دنیادا و لە بەردەمی مەسەلا بینی لە لای بوش و لە جنێف و لە هەموو نیویۆرک و لە هەموو دنیادا وتاری بە کوردی قسەی کرد و وتاری خوێندەوە. ئەوێ پێیان بڵە کوردی زمانێکە لەو زمانانەی کابێ لێرە لە نەتەوەی گرتوەکانە هەبێ. خۆ لەوێ بەوان ناڵێ بێ کورد دەوڵەتی هەبێ. کورد خۆی دەوڵەت دروستکە کێ حەقەیە قسە بکە. وە زۆر جار ماڵەکەی خۆشی لە بەغدا بوو بە چادرێک بۆ ئاشکردنەوەی شیعە و سونە و تورکمان و ئاشووری و هەموو بەشەکانی تر و ئەمانە مانی ئەهمیەتەکانی زۆر گەورە بوو. بەڵام مام جەلالیش ئەو سەردەمەی سەرۆکی جمهوریەتەکەی لە هەموو وەک کاتێک زیاتر بۆ من دەرکەوت کە کەسێکی گەورەیە کەسێکی گەورەیە و ئەزانێ چۆنی ژەکە وە کارەکەی باشی بردووەڕێ. کوردیش ڕازی بوو، عێراقیش ڕازی بوو، لە ڕووی عالەمیشەوە لێ ڕازی بوون. بەلانسێکی زۆر جوانی ڕاگرت بوو کە لە بەغا بوو لە بینی شیعە و سونە و هەموو ئەو پارتیانەی کە لە بەغات کورد بوو عەرەبە هەرچێ بایە تورکمان بەلانسەکەی زۆر جوان ڕاگرت بوو، هاوسەنجەکەی زۆر جوان ڕاگرت بوو. مام جەلال توانی کۆمەڵی قۆناغی زۆر گەورە ببرێت بۆ کورد مهم بوو ئەمانە. وەکو باسیم کرد مام جەلال ڕاستە ڕێز جمهور تەشریفاتی بوو، بەڵام بۆ مام جەلال تەشریفاتی نەبوو. مام جەلال قەرارێدا خەڵکیشی ئاشتا کردەوە، خەڵکی ڕێگەخستەوە. ئەمانە بۆ کورد گرنگ بوون و مهم بوون. مام جەلال لە ئیشکردنە حەزەکەم ڕاشکاو بووم لێرەدا گوێت لێ ڕائەگرێ بەڵام بەرجیژ نییە بە گوێت بکە. هەستی خۆی ئەداتە تو چی ئەڵێ ڕێی چی ئەمانەت هەمووەکە، بەڵام لە پاشان لەوانەیە قسەکانی تۆی لە بەرچاو نەگرت بێ. ڕێی خۆی زیاتر هینەکە لەوەی کە ڕاوێژکارەکانی اینجا نازەم لەگەڵ مناوا بووە لەگەڵ ڕاوێژکارەکانی دیکە چکە زۆر ڕاوێژکاریە بوو، هەموو سەر کۆمارێک ڕاوێژکاری جیاجیایان هەیە، شتێکی نۆرمالە و ئاساییە. ئەمیش لە سەرۆک کۆمارە سەرکەوتۆکانە بەلای منەوە. خۆم لە گوڵەخانە بووم ڕۆژە بەڕێز کاکی کۆسەر تەلەفۆنی بۆ کردم. نەمان ئەویست بەوا بکەین بەڕاستی کە ئەوە بۆ بەڵام کە تەلەفۆنم کرد بە بیستن من بیستمان نازم کێ پێوتم بم. تەلەڤیزیۆن کرابەوە مانشێتەکان دەڕۆی ژۆڵان لە لە مانشتەکان دەڵێ. بەڵام یەکەم جار کردیم بەخوا چاکم لەبیر نییە بە تەلەفۆن یانی شکم دی بەرەوە دەمزانێ مە گوتیان مامجە بەپەلە مامجەلایەن بردووە بۆ بەرلین و ئەو ئامزانی بەس بە تەواوی لەبیر نەماوە چۆن. لحد الآن الوضع الصحي مستقر جدا. تا ئێستا باری تەندروستی زۆر چێکیرە. دڵنیاتان دەکەینەوە باری تەندروستی فەخامەتی سەرۆک کۆمار ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر دەڕات. کۆبوونەوە بووە لەگەڵ مالکی ئەوانە و زۆر تەبعاً ماندویان کردووە. ئەوە لەوانەیە هینی بێ، بەڵام پێش ئەوە مام جەلال خۆی زۆر قەڵەو بوو، ینی کە لە شاخ بوو لەبەروی ئەجوڵاوە و زۆر حرەکەی ئەکرد و ئەمانە بەو شێوەیە قەڵەو نەبوو، بەڵام لەوێ هەر دانیشتن و هەر کۆبوونەوە و هەم ماندووبوون و خواردن زۆر تەسیری تێکرد بوو، تەسیری لەسەر دڵی لەسەر هەموو بەڕاستی زەخت و شتی هەبوو و زۆریش لە پارێزدا باش پارێزی نەئەکرد. پێشەوەی کە ئاوا بە خراپی نەخۆش بکەوێ هەر نەخۆشیەکەی پێوە دیار بوو، ناوە ناوە تووشی ئەم حاڵەتە ئەبوو، ئەمە ئاگادار بووین، ئەمە زانی نەخۆشە. یعنی من جارێکیان هەر لە بەغا چووم بۆ ماڵەکەی ماڕی خۆی ویستم بیبینم سکرتێرەکەی وتی جوابی بۆ نارد لە ژووری خۆیان بوو، وتی بابێتە لام. کەم کەسە چوو بۆ ژووری نووسنی کە چووم مام جەلال دانیشتوو بوو بەجام و ڕۆب تەشتێک ئاوی گەرمیدا نابوو، قاچی نەناودا نابوو، قاچی ئاوسا بوو تۆزی ئەمانە. وتم مام جەلال حەزم ناکردووە، گوتی نانەوەرە وەردانیشم خۆم حەزەکەم بدبینم. ینی هەستم کرد کە نەخۆشە بەڕاستی، دیارە پێویستی دیارە دکتۆر پێوتووە هەبێ ئەمە بکەم. کە تەلەفۆنم کرد وتی بەڵێ مامە وەزعێکی ئەوا ڕووی داوە و وەزعەکە زۆر
هینەوە ژیانیشی لە خەتەرایە بەڕاستی ئەو ڕۆژێکە لە ژیانی منە عەرەبەکان شتێکیان هەیە دەڵێ ئەوانەی کە زۆر کاریگەر تێکا قەت لە بیر ناچێت بەڕاستی من قەت ئەو ڕۆژەم لە بیر ناچێت بەڕێز کاکی کۆسەر تەلەفۆنی بۆ کردم وتی مامجەلات تووشی حاڵەتێکی وا بووە وەزعی باش نییە زۆر مەنی کاریگەر بوو لەسەرم بێدەنگی کردم چەند دقەیەک تەلەڤیزیۆن کرابەوە مانشێتەکان دەڕۆی ژۆڵان لە یەشێ لە مانشتەکان دەڵێ جار تاالبانی تووشی زەڵتەی دەماغی بووە و خێرا گەیاندێتەنە مەدینەت تۆپ حەسانەوەی نەبوو مامجەلال حەزی ناکرد دانیشە و پاڵباتەوە یعنی ئینسان لە تەمەنی ئەو لەو حاڵەتە تەندروستیە کە ئەو تیای بوو ئەبووە ئاگای لە خۆی بێ ناکرێ هەر یەکێک تەلەفۆن بکە بڵێ میوانە تێ بڵێ باشە بابێ ئەوە نابێ مامجەلال جێو لە شتانە نەبوو دوو لە باتوێ بچی ئیسراحەت بکە کە تەلەفۆنەکەیان سکرتەرەکان پێیان وت وڵا وەفدێکەکەی ئەوێ بتبینێ ئەوە بابێن بەداخەوە مامجەلال لەو حاڵەتە شوشم دیم یعنی خواردنی ڕەنگە وەک جاران پێ نەخورێ قسەی پێ نەکرێ بەڵام بیرەوەری وەک جاران بوو چکە لێی پرسم چییە نووسی شتێکم بۆ باس کرد وتم ئەوە وایە تۆ بکەم شارەتی کردم وتی بینوسە وایە یعنی هەمووی لەبیر وی کەی هی کۆنگرەیەکی خوێندکارانی کورد لە ئەڵمانیا من لە ئەڵمانیا دوو جار ڕۆشتمە لای وە لە کوردستانی سەرم لێدا وڵە تەندروستی قسەی باش نییە بەڵام تەندروستی عامی باشە یعنی جسمی باشە ڕەنگ و ڕووی باشە هینی عامی باشە چەند جارێک محاولە ئەکا بۆ قسەکردن و ئەمانە بەڵام بەداخەوە قسەکانی تێناگەی وازەح نییە ناڵێم بە مؤکەدی هینیشم کردووە ئەگەر بم بۆ لای ڕەنگە بە قسە بێتەوە بمبینێ چونکە ئێمە بڵین هاوڕێی دە زمانی منداڵین ڕەنگە بمبینێ ئەگەر ورتەوتیەکە دەکە ڕەنگە بە قسە بێتەوە من قسەم لەگەڵا کرد مەسەلا نوکتەکانی کۆنم بۆ بازە کرد شتی کۆنم بۆ بازە کرد ئەو پێی خۆش بوو کە قسەمەکرد لەگەڵ یانی ئەوانە باز کرد.
بە قسەی منە بە قسەی هەموو کەس ئەوانەی کە لەگەڵ مامجلال و لەگەڵیشینین دەڵێن بێ مامجلالیمان پێوە دیارە یعنی دەکرا مامجلال وەکوش کەسایەتێکی وەکو ماندێلای لێبێ نە پێش مامجلالێکە بووە نە دوای مامجلایش مامجلال دروستە بێتەوە